حەسەن ڕوحانی کاندیدی ڕیفۆرم خوازەکان بە بەدەستهێنانی لە سەدا 57 دەنگەکان سەر لە نێو بۆ 4 ساڵی دیکە بە سەرۆکۆماری ئێران هەڵبژێردرایەوە. دوای جیاکردنەوەی تەواوی دەنگەکان لە هەڵبژاردنەکاندا ئەنجامی 12مین خولی هەڵبژاردنی سەرۆکۆماری ئێران و 5مین خولی هەڵبژاردنی ئەنجومەنی شار و گوندەکان لە ئێران ئاشکرا کرد. عەلی ئەزغەر ئەحمەدی سەرۆکی لیژنەی هەڵبژاردنەکان لە وەزارەتی ناوخۆی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە کۆی زیاتر لە 41 ملیۆن دەنگدەر ڕۆحانی 23 ملیۆن و 500 هەزار دەنگی بەدەستهێناوە، لە کاتێکدا ئیبراهیم ڕەئیسی ڕکابەری سەرسەختی ڕوحانی 15 ملیۆن و 800 هەزار دەنگی بەدەستهێنا کە بەر لە هەڵبژاردنەکان زۆرێک پێی وابوو ئەو دەبێتە سەرۆکی نوێی ئێران. هەرچی دوو کاندیدەکەی تریشە کە ئەوانیش مستەفا میر سەلیم کاندیدی محافزکاران و مستەفا هاشمی تەبا کاندیدی ڕیفۆرم خوازەکانە، ژماری دەنگەکانی هیچ کامێکیان نەگەیشتووەتە 300 هەزار دەنگ. ڕێژەی دەنگدان لە هەڵبژاردنەکاندا نزیکەی لە 73 بووە کە ئەوەش نزیکە لە ڕێژەی دەنگدان لە هەڵبژاردنەکانی ساڵی 2013 کە تیایدا ڕۆحانی بردنەوەیەکی گەورەی بەدەستێنا. بە وتەی چاودێرانی سیاسی بەدەمەوە چوونی زۆری هاوڵاتیان بۆ هەڵبژاردنەکان دەرەنجامی مەترسی ئەگەری بردنەوەی ئیبراهیم ڕەئیسی کاندیدی محافزکارەکان و نزیک لە عەلی خامنەیی بوو، بۆ پێی وەک ڕیفۆرم خوازەکان دەیانوت کەمی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا لە بەرژەوەندی ڕەئیسی کۆتایی دەهات. دەژڵێن ئەو ئەنجامە و بردنەوەکەی حەسەن ڕوحانی گورزێک بوو لە سوپای پازاران کە خاوەنی ئیمپراتۆریەتێکی ئابووریە، بۆ پێی ئەو هێزە ڕۆڵی سەرەکی لە دەستێوەردانی هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی خۆی هەیە. نێرانی ڕوحانی لە هەڵوەتەکانی هەڵبژاردندا ڕەخنەی ئەوەیان ئاڕاستە کردهبوو کە لە بژاردنەوەی ئابووری ئێران سەرکەوتوو نەبووە، هەر بۆیە پێشبینی دەکرێت ڕوحانی تەمەن 68 ساڵ هەوڵ بدات لەم خولەی سەرۆکایەتەکەیدا گرنگی زیاتر بۆ بوارە بدات. ڕوحانی کە ڕۆڵی سەرەکی لە ئیمزاکردنی ڕێکوتنی ئەتۆمی وڵاتەکەی لەگەڵ ڕۆژئاوا لە بەرامبەر لابردنی سزا ئابووریەکان لەسەر وڵاتەکەی هەبوو، لەگەڵ ئەوەشدا هێشتا ئەمریکا تاگلایەنە سزای ئێران لەسەر پێشەکردنی مافەکانی مرۆڤ و پشگیریکردن لە تیرۆر دەدات کە ئەوەش ڕێگرن لەوە بەرهێنانی کۆمپانیا بیانیەکان لە بازاڕەکانی ئێران. کاروان شێخ موحسین، NRT.